لا ئەڵقەیەکی تری قورجی شێر هاتووم پیشەیەکی تر تاقی بکەمەوە. ئەویش پیشەی لە فەردەکردنی کایە یاخود کاداگرتن کە دەبێ ئەم کایە لەم فەردە بکەین. با ئەمڕۆ بزانین کەوا قورسیەکانی ئەم پیشەیە چییە. یەک لەوە خاصیەتانەی کە دەبێ ئەنجامی بدەی پێش دەست پێکردن ئەویش بەستنی کەمامەیە یاخود خۆت دەمامک بدەیت. چونکە تۆزێکی ئەوەندە ناخۆشی هەیە بچێتە ناو قورکتەوە دەبێتە ئەساسیە و هەروەک ئەوانەی ئێرە بەبێ پێڵاو کارەکە دەکەم چونکە دەڵێن ناخۆشە کە کایەکە دەکەتە ناو پێڵاوەکە. لەگەڵم بم با بزانین چۆنە. تا ئێستا توانیمە نیو فەردە یاخود نیو فەردەی پڕ بکەم. با بزانین هەتا کۆتایی دەتوانین چەند فەردە پڕ بکەین و بای چەند کارەکە بکەین. جا دەبێت فەردەکان هەموو کایەکە لەسەری بڕژێ. یعنی ئێستا ئەمە هێشتا نەبووتە فەردەیەکی تەواو. دەبێت کایەکە بەم شێوەیە لەسەری بڕژێ. هەوڵ دەدەین بە تەواوەتی پڕی بکەین. ئێستا دوای ماندووبوونێکی زۆر توانی فەردەیەک پڕ بکەم و کارەکەی کاری فەردێک تەواو بکەم. ئەوە فەردەی دووەمە کە کاتژمێرێک زیاتر دەستمان بەو کارە کردووە و تا ئێستا توانیمانە دوو فەردە پڕ بکەین لە کا. کە فەردەکان پڕی کا دەکرێت دواتر دێتە ئەم بەشە. لەم بەشە سەرەکەی جوان دەدورن و هەروەها کەپسی دەکەن. کاتژمێر 4:30 خولێکی عەسرە. لە کاتژمێر یەکەوە دەستمان بەکار کردووە. تایبەتمەندی ئەم کارە چییە؟ چونکە پلەی گەرمی سەروی 42 پلەیە دەبێت لە دوای نیوەڕۆ دەست بەکارەکە بکەین. یعنی لە کاتژمێر یەکەوە دەست بەکار دەکەن تا 6:30 ئێوارە. یعنی تێکڕای کارەکە 6 کاتژمێر و نیوە. ئەمە چواردەمین فەردە بوو و تەنیا نیو کاتژمێر ماوە بۆ تەواوبوونی کارەکە و بۆ کۆتایی هێنان بە پیشەی ئەو ڕۆمان لە بەرنامەی قورجی شێر. مامەجان ماوەی چەند ساڵم کارە دەکەین؟ پێشەچی بەخێراتنتان دەکەین بەخێر بێن سەر و سەرچاومان خۆشحاڵین بە هاتنتان ئەو ماندوونە و کێشا و بەرنامە جوانی دەکەن. وڵای تقریباً 25-26 ساڵ دەبێتەمە ئیشێ و ئەو شێ دەکەین. بە بەراورد بە ساڵانی پێش و چ شتێک گۆڕاوە؟ وڵای ئەو کاتی پێشترێ ئەمە زووس و بە پیکەبی کامان دەبەردە مەیدانی وەختی مەیدانی حیوانە لە کەسنزاری بوو. یان تقریباً پیکە 40-50 فەردە کامان لێدا. ئێستا کە گۆڕانکاریەکان زۆرە. ئێستا کە زۆربەی زۆری کافرۆش ئەتیکۆی هەیە. ئەتیکۆش 500 فەردەی بار دەکات 600 فەردەی بار دەکات. گۆڕانکاریەکان ئەو تشتانە نەزیاتر. باسی ژیانی کرێکارم بۆ بکە ئەو کەسانی کە دێن بۆ کرێکاری کاریکا یعنی فەردەی بە چەند پڕ دەکەن؟ وڵای کرێکاریکا زیاتر خوشک و برای عەرەبەکانن. ئەوانی شکای دەکەن بە 100 دادەگرن 125,000 130,000 تقریبا سعرەکان ئەوەندەیە. وەخت هەیە ئیشکەمە 120,000 دادەگرن وەختی ئیش زۆر دەبیتن بە 25 عەمەلەکەمە هەتا 35 تو ئەو سارەکە لەبەرەوەی کایەکە زیاتر سەرفیاتی هەبووە و داوا لەسەر عەمەلەی زۆر بووە. یعنی فەردەی دەکاتە چەند؟ فەردەی تقریبا ئەگەر بە 20 داگرن فەردەی دەکات 200 دینار. ئەگەر بە
25 داگرن دەکا ڕوبعک ئەگەر بە 30 داگرن تقریبا دەکا 300 دینار فەردەی لە مەیدانی ئەم کایانیانی بۆ کوێ دەڕواتن ئەو کانە وڵی زیاتر لۆ ساحب حیوانەکان دەچی لۆ ساحب جوانەگا و لۆ ساحب چێر و لە ئەوانە دەستن لە مەیدانی حیوان ڕدەگری مشتری دێتن ئەجە مشتریەکانمان لە کەرەچیە لە شەقراوەیە لە بیانی دەورا پشتای خۆمان ئەوەی ساحب حیوان بیتن کای دەکڕی زیاتر ئەو کەسانی کە کاری کرێکاری دەکەن ینی باز لەوە ناکەن کە کارێکی ئەجگار قورسا کارەکە زۆر قڕز نەکاری ئیشی کای بەس کارەکە پیسە زۆر بە تۆز و زۆر بە ئیشەشی ناخۆشە ئەگە ناوەکو ئیشی قڕز ئیشەکەی قڕز نییە ڕۆژانە چەند فەردا ینی دادەگرن وڵی وەکو لە تێکردن ڕۆژانە بەپێی سەرفکردن ڕۆژێ 1000 فەردەی دادەگرن ڕۆژێ 500 دادەگرن ینی حەسەب سەرفکردن ڕۆژێ دەرێن سبینێکە 1000 فەردەمان لۆ داگرە عملی زیاد دەکاتن دێتن 1000 فەردەی دادەگری ئەوجا حەسەب سەرفکردنەکەی ینی نرخەکەی هەر لەو مەودایە کە 25 بە ینی 25,000 دەبێت 100 فەردە دابگرێ ینی لەو دۆری لە 20 هەتا 30 ئەو وەختی باسم کرد وەختی زیاتر سەرفیاتی کای هەیە عملەکان ساری زیاد دەکەن دەبتە 25 دەبتە 30 بە زیاتر بە 20 لە ئێستادا ینی تا چەند مانگ ئەم کارە هەیە وڵی تقریبا 12 مانگە کارە هەیە لەبەرەوەی ئێستاکە منسیمی دەڕاستە و منسیمی قەسەر کوتینەیە ئێستاکەەوەی لە ئاقاریەوە هەردەگیرێتن لە پاشانیش خەزنیشەیە پیاو هەیە لە ئاقاری لە خۆی دادنێتن وەختی جستانی وەختی کالە و گۆڕی نما وەختی دەفرۆشتە مەلیان دەکردنەوە ئاینە نەیسا بکەمە 24 ئەوە سار 12 مانجێ ئەو ئیشە هەیە ئیشکای بەردەوام لە دوای داگرتن و کەپسکردنی سەرەکەی و دوورینی پرۆسەی بارکردنی کایەکە دێ کە ئەمە کۆتا پرۆسەیە ئەو فەردانەی کە هەموو بە جوانی داگیراوە و سەرەکەی تون کراوە ئیدی باری بارهەڵگرەکان دەکرێتن و بەڕێ دەکرێت بۆ مەیدانەکان دەستی توش خۆش بێت زۆر سوپاس 6 کاتژمێر و نیو کارکردن لە بەرامبەر 3500 دینار بە پلەی گەرمی سەروی 42 لە کاتژمێر 12 نیوەڕۆوە تاوەکو کاتژمێر 6 و نیوی ئێوارە کارکردن و لە کۆتاییەکەیدا توانیمان 3500 دینار بەدەست بێنین کە 14 فەردەمان پڕی کا کرد فەردەی بە 250 دینار بوو بۆیە ناوی بەرنامەکەمان کردووە بە قورجی شێر ئەم پارەیە لە قورجی شێرەوە دێتە دەرەوە